نەبوونی پلانی دامەزاندن و زۆربوونی ڕێژەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە پارێزگای هەڵەبجە سەرباری بچووکی پارێزگاکە و نەبوونی هیچ کۆمپانیایەکی حکومی و کەرتی تایبەت وەک گەنجان دەڵێن ڕۆژانە پارێزگاکەیان بەرەو پارێزگاکانی دیکە و وڵاتانی دراوسێ جێدەهێڵن. گەنجانی هەڵبجەم نەئومێد بوون، بێئومێدن لەوەی کە بۆنە لەم شارە بمێنەوە وەکومانەوەکوی کە بتوان ئیشکەن و ژیانێکی خۆشتر بکەن بۆ خۆیان. من ئاگادارم چەندین گەنج لەم شارە ینی بیرۆکەی ئەویانەیە کە بۆ منە ژیانکردنیان بگۆڕن لێرە نەبێ ئیتر. بەڕاستی ئەم شارەی ئەمە کۆمپانیایکی وای تیان نییە کە گەنج ئیسفادەی لێ بکە نەگەوەی کە ئیتر بڵێن ئێمە کۆمپانیاکانی ئەم شارە. ئەوە شەکرێت و دەست بەرپرسەکانی ئەم شارە بە تایبەتی پارێزگار و ئەوانەیە کە بەرپرسن لە ئەم شارە. کۆنسوڵگەری گشتی ئەمریکا لە هەرێم لە ڕێگەی خولاب بەردەوامەکانیەوە کە لەگەڵ خوێندکارانی قۆناغی سێ و چواری زانکۆ جێبەجێیان دەکات دەیەوێت خوێندکاران بکاتە خاوەن بیرۆکەی کار و گەنجان و خوێندکارانی هەڵەبجەش بە گرنگیەوە بەشداری خولەکان دەکەن. سپاسی کۆنسوڵگەری گشتی ئەمریکاکەم بۆ کردنەوە ئەم خولە لە شاری هەڵەبجە و ئەم خولە کاریگەرێکی زۆری هەیە، گرنگێکی زۆری هەیە بۆ خوێندکارانی شاری هەڵەبجە بۆ ئەوەی کە لە داهاتوودا توانیان هەبێ بۆ ئەوەی کە لە بواری کارە خۆیان بدۆزنەوە لە دەرەوە کار بکەن و من هیوادارم کە کۆنسوڵگەری گشتی ئەمریکا کە لێرە ئەم خولایان کردوتەوە بەردەوام بن لە کردنەوەی خۆری زیاتر بۆ خوێندکاران و بۆ کەسایەتە جیاوازەکانی شارەکە هەتا ئیسفادەیەکی مالی ئیسفادەیەکی زۆر باش لێ بکەن و بەردەوام بن. مامۆستایەکی زانکۆ پێی وایە کاتی ئەوە هاتووە لە زۆربوونی ڕێژەی بێکاریدا دەرچوانی زانکۆ تەنها لە بوارەکەی خۆیاندا هەوڵ نەدەن و بۆ خۆیان بیرۆکە و پرۆژە دروست بکەن بە گروپ جێبەجێ بکەن. مەرجنی ئەو شاهدەی کە بەدەستی هێنن لە چوارچەوەی ئەو شاهدەیە ئیشکە لەوانەیە کۆمەڵە کەسانێکە بن ئەو شاهدەی کە بەدەستی هێن حەزی خۆیان نەبێت وەرگیرا بن لەو بەشە ئێمە ئەمانەوێت بیرۆکە و ئایدیان بگۆڕین کە تەنها مەرج نییە شاهدە بێتە پێوەرێک بەڵکو دوای بەدەستهێنانی شاهدە توان ئیشێک بکەن لە چوارچەوەی دەرەوەی شاهدەکەی خۆیان دابێتە ئەوکو بتوانن دەستەبەر و داهاتویان بە شێوازێکی جوان دەستەبەر بکەن کە داهاتویان وابێت کە پرشنگدار بێ بۆ خوانونەوەی داهاتوش ئێمە بتوانین ئیسفادەیەکیان پێ بکەین. بە پارێزگابوونی هەڵەبجە و کردنەوەی بەڕێوەبەرایەتیە گشتی و بەڕێوەبەرایەتیە نوێیەکان هیچ جۆرە هەلێکی دامەزاندنی ئەوتۆی بە دوای خۆیدا نەهێنا. حکوومەت لە ڕێگەی کارمەندانی دامەزاوەکانی دیکەوە بە شێوەی تەنسی بەڕێوەبەرایەتیەکانی کردەوە. بە شێوەیەک لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تەنها 282 دەرچووی زانکۆ لە فەرمانگەکانی حکوومەتدا هەلی کاریان بۆ فەراهم کراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.